زیاتر لە 10 ساڵە حکومەتی هەرێم بە پاساوی جۆراوجۆر دامەزراندنی ئاشکرای لە کەرتی گشتی ڕاگرتووە و ئەوەش چەندین لێکەوتەی بەدۆی خۆی داهێناوە. سەرەکی ترینیان ڕنگدانەوەی بەسەر کەرتی پەروەردەدا بووە کە بەوتەی شارەزایان بەوەی ڕاگرتنی دامەزراندنەوە زۆرێک لە ناوەندەکانی خوێندن کێشەی کەمی و نەبوونی پسپۆرە جیاوازەکانیان هەیە. بەوتەی بەشێک لە مامۆستایان ڕاگرتنی دامەزراندن لە کەرتی پەروەردە دەرخەری ئەو ڕاستیەیە کە حکومەتی هەرێم بێپلانە، چونکە بە سەدان مامۆستاوادەی خاننشینبوونیان تێپەڕیوە و بەدەیانی دیکە یا لە ژیان نەماون یا کۆچی دەروی وڵاتیان کردووە و کەچی گەنج و وزەینۆ لە شوێنان دانانرێت. وەزارەتێک هەیە ناوی وەزارەتی پلاندانانە، بەڵام ئەمانە نازانن پلاندانن، پلانەکانیمان نەبینیوە. ئەبێ ئەو وەزارەتە ساڵانە پلانی خۆی بۆ هەموو سێکتەرەکان بخاتە ڕوو. ئەم ساڵ چەند پێویستە لە زانکۆ بێ، چەند لە زانکۆ دەرەچێ، چەند ئەبێ بە مامۆستا و چەند مامۆستا خانشینە بێ. هەموو ئەمانە بۆ هەموو سێکتەرەکان ئەبێ جێبەجێ بکرێت و پلانی هەبێ. وە پلانی دوورمەودا نزیکمەودا ئێستا سیرەکەی خەڵک تاعین ناکات، دەیان فەوج و لیوا ئەکەنەوە لە 70 خەڵک تاعینەکەن، لە زێرەڤانی خەڵک تاعینەکەن، لە بەرگری شارستانی تاعینەکەن، بەڵام لە ناو حکوومەت و لە سێکتەرە ئەهلیەکان و مەدەنیەکان و حکومیەکان خەڵک تاعین ناکرێت. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ڕاگرتنی دامەزراندن لە کەرتی پەروەردە هەوڵێکی نەشارەزانەیە بۆ تێکدانی ئەو کەرتە. چەند پێویستە بۆ پرۆژەکان خۆ ئێستا بۆچی وەزعی پرۆژە دەستێن؟ ئەوەی کە بەرامبەر کەرتی پەروەردە کرێ ساڵانێکی زۆرە، ئەمە خۆی لە خۆیە هەوڵێکی نەشارەزایانەیە بۆ تێکدانی ئەو کەرتە، چونکە ئەگەر تۆ بەردەوام نوێگەری نەکەی لەم کەرتەیە، مامۆسای پێویست بۆم کەرتەدا نەمەزرێنی، ئەوە ناتوانانی پەروەردەیەکی باش بکەی لە هەرێمی کوردستانە. ئەوەی پەیوەندیدارە بە دامەزراندنەوە ساڵانێکی زۆرە بە ئاشکرا ڕاگیراوە، بەڵام بەردەوام بە نهێنی خەڵکیان دامەزرانەوە، بە نووسراوی نهێنی خەڵکیان دامەزرانەوە. ئەمە و کەسانە بوون کە واستەیان هەبووە. ئەمە بەشێکە لەو قۆرەخکاری بەردەوامی کە هەیە و دەبێ بە تەفعیلبوونی پەرلەمان و بەهاتنی یاسای بودجە لانی کەم ناڵین بنە بڕ ببێ، بەڵام بەشی زۆری ئەم گرفتانە دەبێت چارەسەر بکرێت. ڕاگرتنی دامەزراندن لە کەرتی پەروەردە لە کاتێکدایە ساڵانە بە هەزاران خوێندکار بەش و پسپۆرە جیاوازەکانی زانکۆ و پەیمانگەکان تەواو دەکەن و دانامەزرێن. بەپێی داتاکان زیاتر لە 350,000 دەچووی دانەمەزراو لە هەرێمدا هەن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.